سڵاوتان لەبێت. تا دێت خۆپیشاندن و نەڕزایەکان لە ئێران توندتر دەبن و شەوی ڕابردوو چاوەکان لەسەر زیندانی ئەوین بوو کە بەشێک لە زیندانیەکانی هاوڵاتی ئەمریکی و بەریتانین و ئەمریکاش لەو بارەیەوە هۆشداری توندیدا. شەوی ڕابردوو بەشێک لە زیندانی ئەوین لە تاران ئاگری گرت و هۆکاری ئاگرکردنەوەکەش بۆ ئەو پشیویانە دەگەڕێتەوە کە لە ڕۆژی هەینی ڕابردووە زیندانەکەی گرتوێتەوە. با پێی و گرتە ڤیدیۆیانی بڵاوکرانەوە. پشەوی نەڕزایەتیەکان لە دەرەوەی زیندانەکەش دەستی پێکردو و نەڕزایەتیەکان گەیشتۆتە ئاستێک هێزە ئەمنیەکان تەقەیان لە هاوڵاتیان و زیندانەکان کردووە و حکوومەتی ئێران ڕایگەیاندووە 8 کەس بریندار بووە. بە پێی و گرتانی لە تۆڕەکۆمەڵایەتەکان بڵاوکرانەوە دوای ئاگرکەوتنەوە لە زیندانی ئەوین دوای ئەوەی داواکرا بە مەبەستی ڕێگریکردن لەوەی بە شێوەیەکی نەرێنی مامەڵە لەگەڵ زیندانەکان بکرێت و دەوروبەری زیندانەکە چۆڵ نەکرێت خەڵکی ناوچەکە و ئەوانش کە لە ناوچەکانی دیکەوە هاتبوون ڕۆژانە سەر شەقامەکان لە دیمانەکاندا دەبینرێت. لە کاتێکدا خۆپیشاندەران دروشم دەڵێنەوە ژمارەیەک کەسیش لە پەنجەرەی ماڵەکانیانەوە بۆ وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان بۆ خۆپیشاندانەکان دەربڕیوە. زیندانی ئەوین بەشێک لە زیندانەکانی هاوڵاتی دەرەوەی ئێرانن کە هاوڵاتی ئەمریکی و بەریتانی تێدایە بۆیە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند سەلامەتی گیانی هاوڵاتیەکانیان دەخەنە ئەستۆی حکوومەتی ئێران و بەوردی چاودێری دۆخەکە دەکەن. زیندانی ئەوین دەکەوێتە تەرانی پایتەختی ئێرانەوە و جێگەی 15,000 زیندانی زیاتری تێدا دەبێتەوە و لە ساڵی 1970ەوە دروستکراوە. لە چەند شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران خۆپیشاندان بەردەوام بوو. ئەم ڕۆژ وەک وادەیەک بۆ خۆپیشاندانی سەرتاسەری لە ڕۆژهەڵاتی کوردستان دیاریکراوە. دوای جانەدەزانی ژینە ئەمینی کە لەلایەن هێزی یاساییشی کۆمەڵایەتی تاران و دەستبەسەر کرابوو نزیکەی مانگێکە خۆپیشاندان لە چەندین شار و شارۆچکەی ئێران بەردەوامە و کۆمەڵگەی نۆدەوڵەتیش تا دێت هەڵوێستەکانی بەرامبەر با ڕووداوەکانی ناوخۆی ئێران تونتر دەکات. وڵاتانی جیهاود داوا لە کۆماری ئیسلامی ئێران دەکەن کۆتایی بە سەرکوتکردن و توندوتیژی لە دژی خۆپیشاندەران بێنێت. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران تا ئێستا لانی کەم 233 کەس کوژراون ڕێکخراوی لێبوردنی نۆدەوڵەتیش نیگەرانی خۆی دەربڕیوە لە کوژرانی لانی کەم 23 منداڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە. ڕۆنشی کردوێتەوە تەمەنی منداڵە کوژراوەکان لە نێوان 11 بۆ 7 ساڵیدا بووە و جگە لە دەستگیرکردنی سەدان هاوڵاتی دیکەش.